خی گەورە سەڵاتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست. یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و ئیمتیازات و خانەنشینی هەفتەی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا و دەنگی لەسەردا. ئەم یاسای مشتومڕێکی زۆری لە ناو شەقام و لە ناو پەرلەمانتەران دروست کردووە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. کاک عەبدولستار بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. ئەگەر لەسەرەتا لەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی بۆ چوونی ئێوە لەسەر یاسای چاکسازی چیە کە هەفتەی ڕابردوو پەرلەمانی کوردستان دەنگی لەسەردا و وەکو فراکسیۆنی کۆمەڵ دەنگتان پێنەدا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ. جارێککە خۆشحاڵین بە خێدەنی ئێوە و هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئێمە سەرنجی بەڕاستی جددیمان هەبوو لەسەر ئەم یاسای چاکسازیە و لە هۆڵی پەرلەمانیش باسمان کرد کە ئەم ناوە جارێ هەر بۆ خۆی گونجاو نییە بۆ ئەم پرۆژەیە. چاکسازی پێویستە چاکسازی گشتگیر بێ و هەموو سێکتەرەکان بگرێتەوە لە داهات و لە خەرجی. ئەوەی لەم پرۆژە یاسایەدا ئاماژەی پێکراوە تەنها باسی خەرجیە و لە خەرجیەکانیش تەنها باسی موچە و دەرماڵە و خانەنشینی ئەویش تەنها بە کەمکردنی ئەوانەیە. یعنی هیچ کامێک ئەگەر دیقەت دێ یاساکە هەمووی تەماشا بکەوە بەراوردی بکە، هیچ مادەیەکی و هیچ بەرگەیەکی باسی زیادکردنی موچە نییە، باسی زیادکردنی ڕێژەی خانەنشینی نییە، باسی زیادکردنی پارێکم ئەندام نییە، باسی گێڕانەوەی پاشەکەوتی موچە نییە، باسی دابینکردنی شایستەی دارایی زیاتر بۆ کەسوکاری شەهیدان یا خاوەن پێداویستی تایبەت یا تاقانەکانی ئەنفال نییە. باشە، بەس بۆچی پێتان وایە هەردەبوو یاساکە ناوی چاکسازی نەبووە؟ ناوی چی بووە؟ ئەگەر ئەمە ناوی یاسای چاکسازی موچە و مەسەرەن دەرماڵە و ئیمتیازات و خانەنشینی بووە. ئێمە پێمان وابوو ڕێخستنەوەی موچە و خانەنشینی و دەرماڵە و هەتا دوایی بواە. ینی هەرچەند بەڕاستی ڕێخستنەوەش زۆر گونجانی، بەڵام گونجاوتر لە چاکسازی، چونکە چاکسازی دەبێ دائیمەن هەمیشە تەبان دەبێ داهاتیش بگرێتەوە و خەرجیش بگرێتەوە بە شێوەیەکی گشتی. جارێ باسی داهات هەر لە ئارەدا نییە، باسی داهاتی نەوت ناکرێت کە ئەو هەموو پارە زۆری نەوت چی بەسەر دێ تا ئێستا هیچ کەس نایزانێ. ینی داهاتی هەرێمی کوردستان فراکسیۆنەکانیش نازان نەخێر، ینی داهاتی هەرێمی کوردستان نەنەوت لە خاڵە سنووریەکان کە چەند کۆمپانیا قۆڕخیان کردووە. ئەو داهاتی ناوخۆ کە ئەو هەموو باز و زەرائی بە زیادی کردووە، ڕسومات زیادی کردووە، کەس نازانێت بەڕاستی چەندە و کەس نازانێت چۆن خەرج دەکرێت. خۆی پێویستە ساڵانە بە پێی یاسا پرۆژە یاسای بودجەی حکوومەت هەرێمی کوردستان لە مانجی دەدا بێ بۆ پەرلەمان، بۆ ئەوەی کە پەرلەمانیش و ڕایگەشتی بزانێت کە ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتە چەند پارەی هەیە و ئەو کاتەی لە بەڕۆشنایی ئەو بودجەیە پەرلەمانیش دەتوانێت قسە بکات دەربارەی موچە، دەربارەی خانەنشینی، دەربارەی کەمکردنی، دەربارەی زیادکردنی، دەربارەی ڕەخساندنی هەلی دامەزاندن و پرۆژەی گچکە بۆ خەڵک، بەڵام تو هیچی لەبەردەستان نییە. ینی ئێستاوەی کە پەرلەمان دەیکا بۆ نمونە مناقەشاتان ڕاستە دڵسۆزی نوێنراوە بۆ چین توێژەکانی خەڵک، بەڵام خۆ هیچی بە بەرچاوڕۆشنی نییە. هەرچی دەتگوت دەماوت کاکە با بۆ نمونە پارێکم ئەندام با بکرێت بە 250,000 دەیانگو حکوومەت ناتوانێت. ئێمە پێما دەتوانێت، ئێوە دەڵێن ناتوانێت. ئەخە کاکە بۆ ناتوانێت؟ ینی حەزەکە میزان بۆ ناتوانێت، خۆ نابێت ڕقەمێک لەبەردەست بێ. بابنە کاکە داهاتی ناوخۆمان ئێمە ئەوەندەیە. وەزیری داراییش لێ بوو ئاماژەی بەوە نەکرد ئێستا داهاتی مانگانەی هەرێمی کوردستان بەڕوونی چەندە؟ نەخێر، هیچ ئاماژەی بۆ نەکرێت. نەخێر، تەنها باسی هێندێکی کرد کە لە ینی وەکو وەزارەتی دارایی ئەوەی کە خەرجی دەکات بۆ موچە. بەڵێ داهاتی گشتی
هەرێمی کوردستان باز باش نەکراوە. بەس بەرەز وت ئێستا لە خاڵە سنووریەکان پارە بۆ کۆمپانیەکان دەڕەوە کۆمپانیای حیزبن کۆمپانیا حیزبین بەڵێ 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 زۆر باش بابەتێکی تر مەسەری ئامانجەکانی ئەم یاسایە ئامانجەکانی ئەم یاسایە لەگەڵ ناوەڕۆکەکەی یەک دەگرێتەوە بۆ نمونە کە باسی دادپەروەری و ئەوانە دەکە ینی ئامانجەکانی لەگەڵ ناوڕۆکی یاساکە یەک دەگرێتەوە؟ ئەم پێم وایە یەک ناگرێتەوە چونکە جارێ ئەگە بتەوێت دادپەروەری بەرجەستە بکەیت واتە دادگەری بچەسپێنی دەبوو بە تایبەتی موچەی خانەنشینی پلەی وەزیر و پەرلەمانتار و سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمان و ئەوانە کە پێیان دەوترێت پلە باڵەکەم زۆر لەگەڵ و تعبیرەش نیم ئەچگەوابێ بێوان کە بڵێ پلە نزم خۆش نییە ما موچەی ئەم چینە دەبوو بەڕاستی هەم موچەکەیان بەڕای من هەم خانەنشین بوونیشیان دەبوو وا بێ بۆ نمونە لەگەڵ ئەوانەی تر وەکو لەگەڵ فەرمانبەری ئاسایی تۆزێک لێک نزیک بێ بەڵام ئێمە زۆر هەوڵماندام نەماتوانین ئەمە بکەین. باشە ئەنی داوەتان کردبوو کە چشکان بکرێتەوە جگە لە خانەنشینێک بەڵێ ئەمە پێشتر پرۆژەیەکمان هەبوو پێشمان گوتن ئەگەر گوتمان ئەمە دەکەن بابین کار بەوەی حکومەت کە ناردوێتی ئێمە ڕازین کە ئەو کاتەی ئەندازەیەک لەوەش کەمتریش دەبەوە کە ئێستا هەیە ئێمە گوتمان بابین 150 موسە کەم بکەینەوە موسەی پلە باڵاکەن با بۆ تعبیرێکردن ساوا بیڵێن با 150 کەمی کەینەوە ئەو کاتێک کە خانەنشین دەبێت بە 150 ئەگەر 8 میلیۆنی هەبێ ئێستا دەبێتە 4 میلیۆن ئێستا حالیان 4 میلیۆن وەردەگرێت ئەو کاتێک کە خانەنشین دەبوو بەپێ ئەوەی کە بەپێ پرۆژەی حکوومەت کردە لە 170 هێنەپەڕێ زۆر کەمتر دەبوو لەوەی کە ئێستا هەیە بەڵام ئەمە ئەم پێشنیارە قبول نەکرا وەکو پرۆژەش پێشکەشتانکردن نەکراوە پرۆژەی پێشنیار بوون ئێمە پێشنیاری خۆمانمان کرد بۆ لە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان کە 2000 کۆبوون ئێمە لە پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی سەرۆکایەتی پەرلەمان ئێمە و پێشنیارشمان باس کرد باشە بەس هەر لە سەرۆکی فراکسیۆن کەوتە 2000 کۆبوونەوەکرا باس لە ڕێکەوتنیش دەکرا لە سەر یاسە چاکسازیێک و پرۆژە چاکسازیەکە هیچ ڕێکەوتنێک هەبوو بۆ مەسەلەی پلە باڵەکان و مەسەلەن بەرگەکانی دیکەی پرۆژەکەش ئێمە 2000 هەموو سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان کۆبینەوە جارێکیان هەمویان بوون وە جارێک تەنها نەوەی نوێ و یەکگرتووی ئیسلامی لەگەڵ نەبوو ئەویش ئەوان دەیانوت ئێمە ئاگادار نەکراوینەوە سەرۆکایەتی پەرلەمانی زۆر ئێمە ئاگادارمان کردنەوە بەڵام وەڵامیان نەبوویان نازم بۆ بینی خۆیانە من نازم تەمەناوە گوتێن ئێمە ئاگادار نەکراوینەوە لەنام داهاتی ئێمە ئەو سەرۆکی فراکسیۆنەکان سەرۆکایەتی پەرلەمان کۆبوونەوە هەر کەس پێشنیاری خۆی کردووە یعنی ئەوەی کە بووە تەنها پێشنیارکردن بووە بۆ دەرچوون لەم بارودۆخ ئاڵۆزێک ئەو کاتەی پێش کۆبوونەوە کە پێدا تێدەپەڕین بە تایبەتی چەند سەعاتێک پێشی هیچ ڕێککەوتنی لە نێوان هیچ فراکسیۆنێک نەکراوە ئەی بوو چێندێک لایەن وا بڵاویان کردەوە ڕێکەوتن کراوە ئێمە تەنها پێشنیارێکی ئێمە بوو دوای ئەوەی کە مزایدات زۆر بوو ئەوە بۆچوونەکان زۆر لێک جیاواز بوون هێنەشی بە ئاراستی ئەوە بوو کە حتا ئەم بڕگەیە ئەم مادەیە کە باسی خانەنشینی پلە باڵاکان دەکا هەر لە پرۆژەکە دەربهێنرێ هێنەرۆ خۆی بمێنێتەوە لە خۆ دەزان چەند یانی دەکا 180 ینی 6 میلیۆن و 400 میلیۆن 400 کەمە پێمان زۆر بوو هەبوو پێشنیاری دەکرد کە نەخێر بە لە نێوان 130 و 50 بێ هەبوو دەگوت ئەوەی حکومەت کە ناردوێتی کە ئەویش دەکات تقریبا 5 میلیۆن و 600 بە 5 میلیۆن 600 خانەنشین دەبوو هەبوو ئەوی بەلاوە پەسەند بوو هەبوو مەسەلەن باسی ئەوەی کرد کە بۆن من لە کۆبوونەوە یەکەم برانی گوت و باسی ئەوەی خانەنشینی موحەدی عراقیان دەکرد کە بەویش بۆ زانیاری هەموو لایەک ئەوەی بە تایبەتی پێ دەکرد پلە باڵاکان زیاد دەکات دەزانی بۆ زیاد دەکات بۆچی زیاد دەکات لەبەرەوەی لە عێراق موسەی ئیسمەکان کەمە دەرماڵەکانیان زۆرە خانەنشینیش لە موسەی ئیسمێنەک بە دەرماڵەوە لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە موسەی ئیسمەکەی زۆرە دەرماڵەکەی کەمە کەواتە ئەو یاسا کە لەوێ هەیە لە هەرێمی کوردستان جێبەجێکەی خانەنشینەکەی زۆر دەکات خانەنشین پلە باڵا زۆر دەکات بەڵێ
بەڵام ئەوی ئیزابێتەشی هەبووی عراقی تەبەن ئەوەی خانشینی گشتی دەبوو بە 400 بۆ 500 یعنی هەم ئیپلە باڵا زیاد دەبوو هەمنی خەڵکی هێژ بەڵێ ئەویش زیاد دەبوو ئەوەی عراقی بەرحاڵی مە لەو کاتێدا ئەمە پێشنیارێکمان کرد ئەمە وتمان بەڵام بەمەرجەوە تەبەنی وەکو یەک پاکەز هەن دەبێت تەماشا بکرێ وتمان ئێمە پێشنیاری ئەوە دەکەین بە خانشینی پلە باڵاکان موسەکەیان دابەزێن بۆ 115 یعنی تا ئێستا بە 180 خانشین دەبوو بە ئەوەی حکومەت نردووی 170 بوو کە تێپەڕنەکە ئەمە گوتمان با 115 بێ باش بەڵام بەو مەرجەی ئێمە پێشنیارە دەکەین و پشگیریشی دەکەین و دەنگیشی پێ دەدەین بە چ مەرجەی بۆ بە مەرجی ئەوەی کە پاشەکەوتی موسە لەم پرۆژە یاسایەدا بە یاسا حکومەت گرنتی بدا کە بیجێڕێتەوە بە قۆناغ باش بۆ نمونە مقاسە بکە بە ئەوەی کە پارێک کارەبا خەڵک قەرزار بێ پارێ ئاو قەرزار بێ سلفی عقارە سلفی زەواجە قەرزی کشت و کاڵیە ئەوانە ینی حکومەت بۆ بەری بێخێ و بەرخستن دووەم خانەنشینی گشتی لە هەرێمی کوردستان هیچی لە 400,000 کەمتر نەبێ 400 بەسەرەوە ئێمە گوتمان وەکو یەک پاکێج ئەوەشمان باس کرد کە کەم ئەندامیش کە موسەکەی زۆر کەمە ئەوەشان با 250,000 بێ ئێمە وەکو یەک پاکێج تەماشای ئەمە دەکەین ئەگەر ئەمە قبول بکرێت هەموو وەکو یەک ئێمە پێشنیاری ئێمە و ئێمە پێوە پابەند باشە بەس ئەو پێشنیازی ئێوە بەکردتان یعنی کەمترین پێشنیاز بوو لە ناو فراکسیۆنەکان بۆ موچەی پلە باڵە کەمترین بوو چونکە ئەوەی کە هەبوو پێشنیارەکانی کە دەکرا هەمووی لەوەی زۆر زیاتر بوو وەکو لە 130 و 25 بەڵێ پێشتر خۆیان باز دەکەنەوە تەبان ئەو برادرانی کە لە لیژنەی دارایی باز دەکەن کە پێشتر باسی ئەویان کردووە و زۆریشیان پێخۆش بووە باش هەندێک لەوانێکی ئێستا مزایدە دەکەن وتیانە 130 بۆ 50 پێمان باشە لە نێوان 130 بۆ 50 ئێمە 115 بۆ 50ە واتە 115 دەست پێ بکات بەڵام سەقفە هەرە بەرزەکەی نابێت 150 ئەوەی کە 15 ساڵ خزمەت و 5 ئەوە ئاسایە کاگە حەچیم خۆی لە هەموو دنیا کاتێک دەرە 115 کە دەکا 1 ملیۆن و 200 تقریبا 30,000 یعنی کەمترینی 1 ملیۆن و بڵین 500,000 دەبێت ناکەمترە 1 ملیۆن 230,000 دەکا ئەی زۆرترینەکەی ناگاتە چواری ناگاتە چوار نەخی ناکاتە چواری بەڵام بە عەرز کەمەوە زۆر زۆر زەحمەتیشە بگاتە چواری خۆی بەڵام 115 1 ملیۆن 240,000 ئەوەی تر لە هەموو دنیا ساڵی خزمەت ینی ڕێژەی بۆ دیاری کراوە لە هەموو دنیا هەر یەکەی لە وڵاتێک بە شێوەیەک تەبان ئێستاوی عراق دوو دیاری کردووە هەنیا بە هەر بۆ ساڵێکی خزمەت 1.9 بۆ کۆ دەکرێتەوە دەخرێت 115 ئێمە ئیوان 2.9 ئێمە 1.9 دیاری کردووە لێ ناشارمەوە لەوێ هەندێک لایەن داوایان کرد بیکرێت بە دووە من ڕازی نەبوو لایەنە فراکسیۆنەکانی ئەوێندە پێویست ناکە باش دووەم ئێمە گوتمان لە هەموو دنیا بڕوانامە پۆینتی بۆ دیاری دەکرێت ئێمە هەستاین گوتمان کاکە بۆ پەیمانگا 2 بۆ بەکەلۆریۆس 4 بۆ ماستەر 6 بۆ دکتۆرا 8 باش داوای زیاتر کرا بەڕاستی ئەمەشیان ئێمە گوتمان ئێمە پێشنیار ئێمە ئەوەیە ئەگەر قبولتان بێ ئێمە بەڕاستی لەوە زیاتر ئەوە ناکەین حەز ناکەین زیاتر بەرزیکەنەوە چونکە موسەکە زیاد دەکا باشە بەڵام لە ئەسڵی موسەکەی بە 115 تەبا ئێمە ئەوانەمان هەموو پێکەوە یعنی بەڵام بە مەرجێک ئەو سێ داواکارێکی بە تایبەتی دوو داواکاریمان وەکو یەک پاکێز تەماشا بکرێ و پەسەند بکرێت ئەوان بەڕاستی ئەوانی لێ من هەمویان پێیان پەسەند بوو باشە ئاوتەن ئەمە گونجاوترینیانە باشترین پێشنیار لەوەی کە حکومەت ناردووتی لەوەی کە ئێمە لێرانە ئەو فراکسیۆنانە پێشنیاریان کردووە باشترینیانە باشە بەس ئەوەی کە بەڕێز وتی ئێستا لە باشترین حاڵەتە لە هەرێمی کوردستان موچەی پلەباڵە ناگاتە 4 ملیۆن نەخێرنا بەڵ ینی کەواتە باشتر لەوەی عێراق چونکە من پەرلەمانتارێک میوان بوتی پەرلەمانتار بە 2 ملیۆن خانەنشین دەکرێت خۆی پاسەوانی 6 ملیۆن ینی 8 ملیۆن باشتر کەواتە ئەوە جیایە مەبەستم ئەوەیان هەیە ئەو مشکلیان هەیە بە هەر حاڵ ئەوە شتێکیە نامە بەسمەیە بەو یاسای عراقی بینی بەسەر پارەی پەرلەمانتاری ئێرە بەجێکی پارەی پەرلەمانتارەکە زیاتر دەکات لەوەی کە ئێستا دانراوە باش لەبەرەوەی موسە ئیسمەکەی زۆرە پەرلەمانتاری عێراق هەرێمی کوردستان لەسەر ئامانجەکان کەمێکیش درۆم خستیەوە بەس باسی سندوقی خانەنشینی دەکات بەس ئێوە داواتان کرد بۆ نمونە
ئەو پارەی کە لە فەرمانبەران بڕدراوە بۆ نمونە کە سەدا حوتی مانگانە ینی بێنرێتەوە ناو سندۆقەکە چی لێ هاتووە جارێ خۆی ئەوە هەر زوڵمەشی گەورەی تا ئێستا لە فەرمانبەران کراوە 27 ساڵە استقطاعی تەقاعودی پێ دەگوترێ سەدا حەوت لە موسسەی فەرمانبەران بڕدراوە بۆ ئەوەی کە لە سندوقی خانەنشیندا دەنرێت دوای کە تەقاعود و ئەم ئالاساز ئەم پارەی بۆ دەجێڕێتەوە ئەمە تا ئێستا سندوقە نەبووە ینی هەر زۆر سێری تا ئێستا تو باسی ئەو سندوقە بکەیت ئەدی باش ئەو پارەی کە جێدراوە تۆ چی لێ هاتووە کوشتی زۆر سێری لەم حکومەت و ئەم دەوڵەت و ئیداری ئێمە هەیە دووەم ئێمە وتمان کاکە یەکێک لەبارە ئامانجەکانی ئەم پرۆژە ئەوە بینووسین کە بە مەبەستی بەدیهێنانی وە بە مەبەستی چاکترکردن و باشەکردنی ژیان و بژێوی خەڵک و وەرەخساندنی هەلی کار و دامەزانن بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان ینی داوای شتان کردەوە با دەبێ ئابەر ئەرێوەڵا ئەمە پێشنیارەکەم وتە لای خۆم ئێستا شەیە کە بۆ خۆم نووسیمەوە تەبەنەوە پێشکەشم کردووە پێشم گوتن تەبەنەوە لە هۆڵی پەرلەمانیش باشم کردووە پشگیریشی هێنا یعنی هەر پێشنیارێک سێ دەنگینێنە ئەوان داخلی بەرنامەکارن نەکردوو لەم پرۆژەیدا ئەو لیژنەی تایبەتمەندی یاسایی لیژنە هاوبەشەکەی دارایی و یاسایی تەمان داخلیان نەکردووە باشە ئەوەیە باشە بەزەکە لە سەرهەری کارەکە بۆ نەکە ئێستا خۆپیشاندانی دەرچوانی دانەمەزای زانکۆ و پەیمانگەکان هەیە کە نزیکەی 200,000 این دەکرا ینی دۆخی هەرێم یارمەتی دەرە هەلی کاریش تێدا مەسەلەن بدۆزرا بە ئەوەی کە بەڕێز ئێوە داوەتان یاخ ئێمە دەبینی خەڵک لە ڕێگەی هەندەران لە پێناوژیانێکی باشتر مەسەلەن گیان لەدەستدا دەکرێت کا حەجمزانی بۆ دەکرێت حتا بەسەلەی جێرانی پاشەکەوتی موچەش پێدامی لە تواناماندادیە یا دەیان ئێمە ناتوانین تەقاعودی بکەین بە 400,000 بەسەرەوە یان ئەوەی ڕەخساندنی هەلیکار چ لە ڕێگەی کردنەوەی کۆمپانی کارگەکان بێ یا لە ڕێگەی هەلی دامەزاندن بێ لە هەرێمی کوردستان ئەگەر بە ڕێژەیەکی کەمیش بێ کە نزیکە 200,000 کەس هەیە دەرچوون ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە وتمان کاکە دەتوانرێ وتمان کاکە لێ بەم پرۆژە یاسایە پارێکی باش دەگەڕێتەوە بۆ خزانەی حکومەتی هەرێمی کوردستان چی لێ دەکەن تەمەشاکە ئەگەر 62,000 کەس دوو موسە بە یاسوی موسیا 4 موسیا تا 5 موسە ئەم پارەیە ناگەڕێتەوە کاتێک کە ڕێژی دەخەیەوە و دوو موسە نایهێڵی یا سێ موسە نایهێڵی دوو موسە سێ موسەی نایاسایی دەنایەشێک زیندانی سیاسی فەرمانبەرە حەقی خۆی زیندانی سیاسیەکە هەر بمێنێ ئمە دیفاعشمان لێ کردووە کە سوکاری شەیدان بە هەمان شێوە وە کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەتی بە هەمان شێوە وە تەسبیتیش کرا سوپاس بوو خوا باش بوو بەڵام دوو موسەیت کە یانی غەیری ئەوانە ئەمە یەک دوو لێرە لەم پرۆژەیەدا کە ئەوانە خاڵی ئیجابین منان پرۆژەکەم خاڵی سلبیە باز ئەوە دەکات کە هەرچی بە پلێ وەزیر و بریکاری وەزیر و ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی خانەنشین بووە بەڵام لە ئەسڵدا ئەم ئەرکانی نەبینیوە ئەوە هەڵدەوەشێتەوە باشە پارەی ئەو پارێک کە تا ئێستا دراوە کە بە سەداها ئەتوو وەزیریت هەیە بریکاری وەزیریت هەیە لە هەرێمی کوردستان بەنایاسایی نەکرد قەت ئەوە نەبووە ینی وەزیر نەبووە ئایا ئەم پارەیە بۆ چێ دەگەڕێتەوە چی لێ دەکەن ئایا ئەو پارەی تر کە لە تێکرا جێبەجێکردنی ئەو پرۆژەی دەکە من وەکو باسم کرد بەس باسی ینی بڕینە باسی کەمکردنەوەیە لە خانەنشین و مقنعاتمە موسەش دەگرێت و دوای باسی دەکەم باسی دەرماڵەکان ئایا ئەم پارانە چی لێ دەکرێنی بۆ ناتوانرێت بڕێکی بدرێتەوە پاشکەوتی موسە ئەگەر بە کەمیش بێ بە قۆناغ بۆ ناتوانرێت مەسەن تەقاعودی کە تا ئێستا ینی بەڕاستی ئەمە کێشەکەمانە تا ئێستا مەسەن پێشمەرگەیەک بە 220,000 تەقاعودی پاش 30 ساڵ خزمەت ینی غەزێکی زۆر لەم چی تۆژانە دەکرێت بۆ ئێمە کرد کەمە چارەسەر بکرێ بۆ چکە ئێستا مزادێکی زۆر بە ناوی پێشمەرگەوە دەکرێت لە هەرێمی کوردستان ینی داوتان کرد ئەمە زیاد بکرێت ئێمە هەر مەرزمان بوو مەرزی ئێمە بتەبەن هێزەکانی ناوخۆ ینی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە ئێمە هەمویان ئەوانە بە ڕێژەیەکی زۆر کەم تەقاعود دەبن بە ڕێژەیەکی زۆر چووکە موسەی ئیسمیەکان زۆر کەمە ئەوە کە وەری دەگرن دەرماڵەیە با ئێستا ملیۆنێکی 200,000 جۆر بگرێ بەڵام دەرماڵی کاتێک کە دێتە سەر تەقاعود 340,000 بۆ حسابە یا مەسەلەن بۆ نمونە کەمتر بە 240,000 تەقاعود دەبێ ینی بۆ ئێمە مەرجی ئێمە بوو ئەوە ئێمە شەڕمان لەسەر
بەڕاستی چین توێژەکانی ئەم کۆمەلگایەوە کە زڵمیان لێکراوە ئەو فەرمانبەر بە شێوەیەکی گشتی کە ئەو پاشەکەوتی مووسەی کە تا ئێستا حکومەت نەچووە ژێرباریەوە کە بە یاسا و بە گەرنتی بۆ بژێڕێتەوە ئێمە مەرجی ئێمە بووە کە ینی دەنگ بەم پرۆژەیە بدەین دووەم مەرجمان ئەوە بە کە تەقاعودی نابێت لە 400,000 کەمتر بێکە هەندێک خەڵک باس کرد بەس بەڵگە هەیە کە حکومەت دەتوانێت مەسەرەن ئەم پاشەکەوتی داتەوە کە ئێوە داوای دەکەن هەم موچەی خانەنشینی کەمترینی مەسەرەن 400,000 بێ کە باز دەوە کە هێشتا 8,000 خانەنشینی موچەکانیان لە خوار 300,000 ینی دەتوانێت ئەمە بکە حکومەت بەڵێ دەتوانێت بێ دەتوانێت کە حەچیم هەرێمی کوردستان لە کاتی لە کابینی هەشتمدا بم وەزعە ئالۆز و قەیراناوێت تێدا پەڕی کە نرخی نەوت ئەو کاتەی دابەزی بۆ 27 دۆلاری ئەو بەشە بودجێ کە لە عێراقەوە دەهات بڕدرا شەڕی داعش هەبوو کە ئەویش خەرجێکی باشی دەویست و ئەو زەریبە و باز و ڕسوماتە بەم شێوەی زیاد نەکرابوو چەند قات زیاد نەکرا وەکو ئێستا حتا بەهۆی شەڕی داعشەوە هەم کە زانای مەسەڵەن ینی جموجۆڵی بازرگانی و ئاڵوگۆڕی بازرگانی ئەوانش زۆر کەمی کردبوو وایە دەباش ئینجا ئەو کاتێ بۆ زانیاریتان ئەو پرۆژێک ئەو کاتێمە لە حکومەت بووین ئەو پرۆژە ئامادە کرا ئەو پرۆژەی ئێستا کە دوای گۆڕانکاری بەسەرداهات لەو پرۆژی ئەو کاتەی باسیەوە کرابوو کە حکومەت بە شێوەی بە قۆناغ بە پێی دروستکردنی سیستەمێکی بانقی پاشەکەوتی مووسە بۆ فەرمانبەران دەجێڕێتەوە پابەندی حکومەتی تێدا بوو ئەو کاتێک تێدا بوو کە ئەم هەموو قەیران و بەڵێ تەنها تۆزێک وەزع باش بوو ئەو کاتەی باش ئێستا نرخی نەوت زۆر بەرز بۆتەوە 60 دۆلارەیە داهاتی ناوخۆ زیادی کردەوە بە پێی قسەکانی بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان دەڵێ 150 زیادمان کردووە 150 بەشە بودجێکی باش لە عێراق وەردەگرێ بۆ مووچەخۆران باشە ئەمەش پارەیەکی باش دەجێڕێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان چەند ملیۆن دۆلار قەرزە لای کۆمپانیاکان ئەی باشم پارە لێرە بە یاسا بڕیادراوەکەم پارە وەربگیرێتەوە لێرە بۆ نمونە 64 کۆمپانیای ئەمنی هەیە سکیوریتەری بۆچی بۆ مۆڵەکان بۆ یەکەکانی شەجێبوونی ئەوە کە هەیە مەسەڵەن بە تایبەتی ئەوانەی وەکو شوقە و ئەوانن و بۆ کێرگەکانی نەوت ئەوانە ئێمە ئەو پاسەوانەمان هەیە پاسەوانی بندیوار و لای بەرپرسەکان و ینی هەیە بەلیوە پاسەوانی بەلیوە بە فەوز پاسەوانی هەیە ئەمانە ئەگەر بەپێی ئەم پرۆژە یاسایە کە ئێستا پەسەند کراوە ئەمانە ئەگەر ڕێک بخرێتەوە بێ لە زیاتی وی کاکە حکومت بابێ ئەمانە ئیزندا بەڕاستی ئەمانە بباتەوێن دەزانین سپارێک چەند ملیۆن دۆلار بۆ حکومەت دەگەڕێتەوە لێرەش باش ئەم هەموو پارانە بۆ ناتوانێت پاشەکەوتی مووسە پێ بداتەوە ئێمە ناشنێ هەموو بداتەوە بە یەکجاری ئەمە دەزانین باشە قورسە ئێمە واقعی دەبین بەڵێ ئێمە گوتمانە با بە قۆناغ بێ بۆ نمونە بە هەنگاو بێ بۆ نمونە ئەتوو دەڵێ کاکە ئەم ساڵ ئەم مانگەیە با 100,000 بێتە سەر حساب بانقیەکەی جەنابەت لە ڕێی دروستکردنی حساب بانقیەکەوە دوو دەڵێ مەسەڵەن کە حەچیم بۆ نمونە 2 ملیۆن قەرزی کشتوکاری قەرزارە ئەتوو 50 ملیۆن لای حکومەتە کاکە با دوێ بەر ئەم قەرزە بێخبێ ئەم دژمان لێ فەردەماوە 48 بۆ نمونە پارێ ئاوە کارەبای خەڵکێک هەیە مەسەڵەن زۆری بۆ هاتێتەوە قەرزارەتەوە با لە بەری خاوە لێی دەرکا بۆ ئێمە پێمان وا بوو دەبەڕاستی دەکرێت ئەمە بکرێ زۆریش ئاسان بوو هیچی لەسەر حکومەت قورس ناکرێت بۆیە پێمان وایە حکومەت دەتوانێت بەڵام نەچۆتە ژێرباری بەڕاستی ئەوەی پەسەند کراوە هیچ التیزامێکی بە حکومەت التیزامی تێدانی نەخێر ئەی بۆ خانە دەڵێ مەسەڵەن بۆ نمونە بۆ هەموویە بۆ هەردووچی دەڵێ ئەگەر ئەوەی پاشەکەوتی مووسە دەڵێ حکومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدا بە دابینکردنی شایستە داراییەکانی خەرجکرا و خەرج نەکراو دەڵێم کاکە خەرج نەکراو دەڵێم بەسمە پاشەکەوتی مووسەیە ئێمە بنووسن تەنانەت وشەی پاشەکەوتیش تێدا نا پاشەکەوتی تێدا نییە وە گوتیان ئەوە دوای وەزارەتی دارایی بڕێنماییەک ئەمە ڕێک دەخات تەبەن من پێمان وایە دەبوو زەمانەتی تێدا بووە وە گەرەنتی جێرانەوەی تێدا بووە ناو پەرلەمان هیچ بەرپرسێکی حکومەت وتی لای عێراق پاشەکەوتەکە ئەمە گوێم لەوە نەبووە ناگوتیان ئێمە ئەمەوە ئەوەی کە من بیستم ئەوە وەڵامیاندا وتیان ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ حکومەتی عێراقی ڕێکەوین ئەو کاتەی حکومەتی عێراقی هاوکاریمان بکە بۆ ئەمە بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێن بۆ لای بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێینەوە لاتە
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی فاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک ئابوستار بینە سەر تەوەریکتر ئەویش ئەوی مەسلەی کەسوکاری شەیدان و ئەنفالکراون و زیندانیە سیاسی هیچ مەترسیەکیان لەسەر دروست بووە لەسەر موچەکانی خودەوە چارەسەر کرا لە کاتێکە مەسەلاوان چاوەڕێ بوون موچەکانیان زیاد بکرێن نەک بۆ نمونە کێشە بۆ موچەکانیان دروست بکرێن. بەڵێ وەڵام مەترسێکی جدی لەسەر موچەکەی ئەوان هەبوو. دەویسترا ئەم موچانیان بۆ کۆ بکرێتەوە و ڕێک بخرێ و بکرێ بە یەک موچە. بەڵام ینی بۆ نمونە کە ئەو کەسە هەم بۆ نمونە شەهیدی هەیە و زیندانی سیاسی بۆ فەرمانبەریشە دەویسترا بەڕاستی ئەمانە کۆ بکرێت و بۆ نمونە دوان هەڵبژێرێ یان دەویسترا ئەوانە ینی هەرێ هەمیان بکرێت بە یەک موچە و ئەوانیکیان بۆ بکرێت بە دەرماڵە و دەرماڵەش ینی ئێستا دوای باسی دەکەم بۆتە دەسەڵاتی حکوومەت و ئەو ڕێژی دەخاتەوە بەپێی یاسا بەرکارەکانی کە هەیە. بۆیە مەترسێکی گەورە هەو بە حەقەتەن. بەڵام دیارە هەموو لە ئێمەش یەکێک لەوانە بووین کە داکۆشی باشمان کرد لە زیندانی سیاسی و لە کەسوکاری شەهیدان و لە کەم ئەندامان کە ئەمانە وتمان کاکە ئەمانە بە سودمەن حساب نەکرێ. ئەمانە ئەوەی کە وەری دەگرن هێندێکی بە حەقی خۆی زیندانی سیاسی بووە. یعنی چ پەیوەندی بە موچەوە هەیە؟ ینی زمانی بەعەز 10 ساڵ حکم بووە لە هەرێمی کوردستان بە پێی یاسا موچەیەکی بۆ بڕاوەتەوە. ئێستا بوو بە سودمەنی حساب بکەین وەک بڵێ ئەوە دوو موچەی هەیە بۆچی وابێ. بە هەمان شێوە کەسوکاری شەهیدان و بە هەمان شێوە کەم ئەندامان. ئەمە سپاس بخوا تێپەڕێنرا کە ئەوە سەریگرت کە نەخێر ئەوانە بە سودمەن حساب نین و هیچ کاریگەری لەسەر ئەو موسانیان نابێت کە هەیەە. باش ئەی سەبارەت بە دەرماڵەکان ینی ئێستا مەترسی دروست دەکا و بەڕگەی کە پەسەند کراوە کە مەسەن دەسەڵات بە حکوومەت دەدا بە پیاسە کار پێکراوەکان دەرماڵەکان ڕێک بخاتەوە. ئەوە بەڕاستی ئەمە هەوڵماندا کە ئەم بڕگەیە هەرلا ببین یان ئەوە تا بین بیگۆڕین. ئێمە پێشنیاریشمان کرد من پێشنیارم کرد کە نووسا ئەنجومەنی وەزیران گشت دەرماڵەکان لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکان بە شێوەیەکی دادپەروانە ڕێک بخاتەوە. جارێ بەڕاستی من بڕوام نیاوین بە شێوەیەکی دادپەروانە دادگەری ئەمە ڕێک بخرێتەوە. دووەم ئێمە 6 یاسامان هەیە بۆ خەرجکردنی دەرماڵەکان. 6 یاسا بەڵێ بەڵێ. من پێشنیارم کردم کاکە ئەم باسی ئەم دەرمانە با ئێمە دەسەڵاتەکە نەدەین بە ئەنجومەنی وەزیران چونکە 154 ئەوەی کە ئێستا یا 156 ئەوەی کە ئێستا خەڵک وەری دەگرێ دەرماڵەیە نەک موچەی ئیسمی
موسێ بنەڕەتی موسێ بنەڕەتی بێتی لە سەدا 44 تقریبا یا توزە زیاتر بەڵا سەدا 44 بەڵا واتە سەدا 56 حکومت لەمەودا دەسەڵاتی هەیە جمهوری دەسەڵاتی هەیە ڕاست بە پێی یاسا بەرکارەکان بەڵام دەسەڵاتی هەیە بێت دەستکاریان بکە ئێمە گوتمان بەشێکی هەیە ئەوە حکومت ئەگەر دەرماڵەی نایاساییدا دەتوانێت بە بڕیار بیبڕێ پێویست ناکرێت لێرە بە یاسای بکە و یاسای بۆ دەربکرێت و پاشان بۆچی ئێمە نین ئەو شەش یاسای کە سەبارەت بە دەرماڵەکان هەیە ڕێشی خەین بیکەین یەکە یاسا بیکەین بە یاسا حکومت دەسەڵاتی نەبێت دەستکاری بکە بیبڕێ ئەمە سەری نەگەێتەوە دەتنووسیمەتەوە کە بەلای من ئەمە بە یاسایشی سەر بەخۆ ڕێک بخرێتەوە کە شەش یاسای هەیە بەڵام ئەمە دەسەڵاتە بدرێت بە ئەنجومەنی ژن کارێکی باش نییە دەستبردنە بۆ بەڕاستی قوتی خەڵکو و موچەی خەڵک کە مەترسی هەیە کە لێرەوە حکومت دەستکاری موچەی خەڵک بکە بە ناوی دەرماڵەکانەوە باش ئەی سەبارەت بە لە بواری پێشمەرگە و مەسەلەن هێزەکانی ئاسایشی ناو خۆڕێ خستنەوەیان هیچ خاڵێکی گرنگی تێدایە کە ینی زەمانەت بێ بۆ ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە نەخێر تەنها باسی یەخستن و ڕێخستنی یەکەکانی ژمێریاری لەگەڵ یەکەکانی هێزی پێشمەرگە دەکا بەڵام بەداخۆ لەوێ باسی ئەوەی کرێت تەمام ئەم یەخستنی و ڕێخستنی یەکەی ژمێریاری هێزی پێشمەرگە کارێکی باشە باش ئەمەش ینی لەوانەیە 2 ملیۆن دلار زیاتر بۆ حکومەت بژێڕێتەوە بۆچی دەیگێرێتەوە لەبەرەوەی خەڵکەیە مەسەلەن بەناوی پێشمەرگەوە زۆر شت هەیە زۆر شت هەیە تەبان لێرەدا دەگەڕێتەوە بە هەم لە خەرجی هەم لە موچە هەم لە سەرفکردن ئەوەی کە بەڕاستی بەلای منەوە جێگەی سەرنج بوو و تێبین و سەری بنووسا هێزەکانی ڕێکخرا و ڕێک نەخراو ئەمە هەر بۆ خۆم بەڕاستی تووشی سەرسوڕمان بووم ینی ئێمە یاسا دەردەکەین ینی بووە لە دنیادا باسی هێزێ بکری هێزێکی ڕێک نەخراو ئەین نامنەزەم مەبەستی یەکی 1970 کەم پێم وابوو ئەمە ناوێت لەوێ دەرهەبێ ئەگەر بش بێ پێویستە ئێمە لێرەدا بەڕاستی هەڵوەستەی سە بکەین و هێزە ڕێک نەخراو نێڵین ینی بۆچی هێزی پێشمەرگە نەبێ بێ یەک هێزی پێشمەرگەی کوردستان تاکێ مەسەن هێزی حزبی بێ ینی ئێمە ڕاستە وەکو پێشمەرگە ئێمە ڕێزیان دەگیرێ و تەقدیریان هەیە بەڵام بۆچی مەسەن هەر بەم شەوی بمێنێتەوە ینی بۆچی هێزی پێشمەرگە حتا وەکو لێ باس کریانی هێزی پێشمەرگە بۆ نمونە ئێستا کڵاوێن یەکتر جیایە بەرجیان جیایە بەرپرسەکانیان ینی لە حزبەوە باش ئاراستە وەردەگرن تۆزیات وەردەگرن ئەم پێم وابوو کاکە ئەمە زۆر شتێکی خراپە و خراپتریش ئەوەیە کە تو لێرە بە یاسای بکەیت ینی لە یاسادا هەبێ ئەم هەرێمی کوردستان یاسای پەسەند دەکات دانی بۆ داهێناو کە هێزە ڕێکخراومان هەیە کەەوەی کە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگەوە هەیە باش و هێزە ڕێکنەخراومان هەیە کە پەیوەندی بە یەکەکانی 1970 هەیە باشە ئەی سەبارەت بە پاسەوانەکان لەم بڕگێدا ئەی بۆچی مەسەرەن ئێوە دەسەڵات هەنداوەتە دەست حکومەت ئەو بەدادپەروەرانە پاسەوانەکان ڕێک دەخات پێویستی بە یاسایە کە بوو لە پەرلەمان وەکو چۆن پەرلەمان تار سێ پاسەوانیە دیاری کرابێ بە حساب حکومەت ڕێکی بخاتەوە بەڕاستی من بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئەم بەشەی نەبووم بە شێوەیەکی گشتی لەبەر کۆمەڵی خەلەلی تێدا بوو باس کراوە کە ژمارە پاسەوانەکان بۆ بارەگا و دامەزرا و حیزبەکان و ئەوانە دەستنیشان دەکا و چونکە خۆی ئەگەر بەدادپەروانەی بیکە باشە زانی بۆ ئەمەوە ڕۆژێ شتێکم خوێندەوە دەڵێ ئەو بارەگانەی کە پارتی دیموکراتی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان واتە ناوچەی ناوکەکان پێمە باسی 238 بارەگا کراوە 238 بارەگە بەس لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەی دەبێت ناو هەرێمی کوردستان چەندی هەبێ ئەم بارەگانە پۆلیسی هەیە پاسەوانی هەیە خزمەتگوزاری هەیە جوانی شوفێرەکەی هەرسەر حکومەت بێ بەنی کاکە ئەمە ئێمە ئەگەر ئەوە بکرێ بەڕاستی ینی بە سەدەها بارەگا هەیە تەبان باش ئەی بۆ بەڵام ئەگەر بێ و بەڕای من فعلن ئەگەر بکرا بە یاسا باشتر بوو ئەگەر حکومەتیش بەدادگەرانە بیکە بۆ نمونە بڵێ کاکە کۆمەڵی ئیسلامی لە هەولێر تەنها یەک بارەگای هەیە پێویستی بەوەندە پاسەوانە هەیە پارتی دیموکراتی کوردستان یەک بارەگای هەیە بەڵام پێویستی بەوەندە هەیە و ئەوەندە بۆ دابیکراوە یەکی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە تەبان ئەگەر وا بێ ئەوە کارێک زۆر باشە بەڵام ئایا بەم دادگەرێ دەکەن ئەگەر بیکەن من دەست خۆشانی دەکەم باشە بەس بۆچی ینی قسەرە سەرەوە بۆ ئەو بورگەشتیانەیە کە داهاتی مەسەرەنەوە حیزبانێکی خاوەندە سەڵاتن ینی ڕێک بخرێتەوە
ینی بە ئارەزوی خۆیان لە بودجێ گشتی سوودمەند نەبن لە کاتێکە مەسەرەن ئەوانەی کە دەرەوەی دەسەڵاتن هیچ ڕەبودجەیەکیان نییە لە داهاتی گشت خۆی ئەوژێکی کێشەکان ئەخر بۆ داهات ینی ڕوون نەبێ ئەم داهات هێرمی کوردستان ئینجا خۆ لەگەڵ ئەوەشدا کاک حەشیم لە ڕێگەی ئەو کۆمپانیا زەبەلاحانەی کە هەیە کە دەستیان بەسەر بازرگانی زۆری ئەم وڵاتە داگرتووە باش و قۆرەخیان کردو تەبان لە ڕێگەی ئەوانە خۆی حیزبانە داهاتیان زۆر ئەو دوو حیزبە پارتیویچێتی ئێمە گەر ینی ئەو ئاڵوگۆڵی بازرگانی کە هەیە لەگە وڵاتان و ئەوی کە بە سنوورەکاندا دەهێنرێ و چێ زیاتر دەستی بەسەدا دەگرێت ئەمن نونتان بۆ بێنمەوە کاتی خۆ گەنی بنێت تۆ دەهات لە دەرەوە ئەمن بڕیارمدا کە هەر کاڵ بووم بەڵێ براماندا کە هەر کۆمپانیای بۆ هێتەنها 1000 تەن بێنێ 1000 تەن بەڵێ ینی 50,000 تەن دەهات 50 کۆمپانیە بۆی هەبوو سوودمەند بێ بەگشتیش پێوەرماندانە و ڕێنماییماندانەوە پێم ڕێنمایانە حتا وتمان جوتیاری دەتوانێت پێم ڕێنمایانە داوا بکە تەڵەب کە ئێمە ڕێگەی پێدەدەین پسێ بیهێنێ طبعا دوای ئێمە گوتمان دەی باشەوە ئەمزار دڵخۆشم بۆی کە ئەم قۆڕەکاریمان نێشکرد دوو کۆمپانیا ئەو پەڕی بخوا دوو کۆمپانیا بوندیان هێنا قۆڕەکان بە $1,000,000 قازانجیان دەکرد بەس لە بنە تۆ بڵێ بەڵێ بێدەم قۆڕەکای زیاتر هەب بۆ بنەتۆی گەنم زار بگرێت لە شتەکانی کەش من تەمان ساڵ ئەوە کاتەکەی تێپەڕێمش برادری بەڕێبەرگیشم ئەو ساڵ سوشی باشمان کرد ئینشاڵڵا قۆڕەکاریمان نەهێشت دوڵا فلان کەس هەرماوتم بۆ گوتی کاکە هەڵساون ئەوانەیە کە لێرە وەرەقیان بۆ کرا ئەو کۆمپانیا وردەکان کە وەرەقیان بۆ کرا بچن گەنمی بنە تۆ بێنن ئەو کۆمپانیا زەبەلاحانە ڕێیان نەداوە یعنی کارێک ویان کردوون ناچاریان کردوون وەرەقەکانی لێ کڕیونەوە بە دەفتەرێکی بە دوو دەفتەری لیان کڕیونەوە هەر ئەوان هێناوێنەوە تەبان ئەو 50,000 گەنمی بنە توێە هەر ئەم دوو کۆمپانیا هێناوێتی باشە وایە کە پێیان نییە ئەوانی تر باشە بەس ئەم مەبەستم قۆڕەخکاریە قۆڕەخکارەکە ینی کۆمپانیا هەبووە تۆ ئەو کاتێک کە وەزیر بووبی ئامادە بوو بێ بۆ منە بڕپارێکی زۆر بدا لە بەرامبەرەوەی کە هەر کۆڕەخکارێکە بەردەوام بێ بدا بە وەزیر ئەو شتم بۆ واژۆ کە ئەمە بۆ واژۆمەکە بەڵێ بێگومان و کاتی باسی ئەو جوچکە یەک ڕۆژی دەکرا کە لە ئێرانەوە بێ باسی دونگ دەکراوەی کە ئێستا بە قاساخی ناوێنە باسی زۆر شت هەبووە کە ڕێگە پێنەدرا بووە ئێمە کە قەدەغەمان کردووە بەسن لە کاتێدا کە شتێک لە هەرێمی کوردستان بۆ خۆمان هەمان بێ قەدەغەمان کردو بۆن منۆک و علەف ویستاوە دەرە بهێنرێ بە پارەیەکی زۆر گوتیانە مەسەن بۆ محافظ منێکا $1,000,000 دەدەین ئەگەر ڕێگەمان پێ بدەن لە باشماخ جوچکە یەک ڕۆژی بێنین خۆ ناڵێ مەسەن بۆ جەنابریا بۆ دەڵێ کاکە هاوکاری محافظە دەکەین هاوکاری وەزارەت دەکەین $1,000,000 بڵێن بەخوای باسی $1,000,000 کراوە کاتەی ئەمەوتمە کاکە گیان ینی بەس واژۆیەک بکەی $1,000,000 بەڵێ ئەمەوتم کاکە لەبەرەوەی کە کاتێک من ڕێگە بدەم جوچکەی یەک ڕۆژە و دوو ڕۆژە بێ لە ئێرانەوە دەزانن ئێمە چەند دەوازیمان هەیە هەموو تووشی زیان دەبێ دەبێت ئەو سێکتەران هەموو داخە نزیکەی 2,000 دەوازین دەبێت داخێ کاتەی ئێوە کاکە من ئەوە ینی ئەوە زەردانە لە بەرهەمی ناوخۆ وە چەند خانەوادەمان هەیە لەم چێلگە پەلەوەرانە ئیش دەکا بژەوی لەسەر ئەوەیە تەبان ئەوش دەبێت هەموو چێتەوە ماڵێ مەکاکە ئەم سێکتەرانی فەوتانی ئەو سێکتەرە ئەندێتان توانی بێگواش $1,000,000 وەربگرن بەڵێ بێگومان و سوپاس بۆ خان ینی قەت نەچمە ژێرباری ئەوە قەزی و هەزۆرشم ڕقلی هەڵساوە و بە هیچ شێوەیەکی قبول نەکراوە باشار بینە سەر مەسەلەیەکی تر ئەویش مەسەلەی وەرگرتنەوەی قەرزە لە کۆمپانیاکان کەمێک بەڕێز باس کرد پێ دوای دەبێت ڕێکاری باش بگرێتەوە ئەو بازرگانیا خۆ کۆمپانیای قەرزیان لایەکە باسی نزیکە 800 ملیارد دەکرێت تقریبا نزیکە لە موچەی مانگێکی فەرمانبەرانیشەوە بەڵێ خۆی کۆمپانیاکە زۆر کاتی خۆی بۆ بەرهێنان قەرزی لە حکومەت کردو تەبان و لە مقابل لە ڕەهنیان داناوە پێم وایە حکومەت ینی مافی خۆیەتی یاساشی نەدەویست بەڵام هەر پێی خۆش بە یاسایەکە بێ پشتگیری بکە ئێستا کاتی ئەوەیە بەڵێ ئەو کۆمپانیا خۆڕەخکارانە ئەو کۆمپانیانەیە کە پارەی ئەم هەرێمی کوردستانیان لایە بە یاسا لیان وەربژێتەوە مانای نییە بەڕاستی ئەمڕۆ هیچێک مەسەلەن $50,000,000 حکومەتی قەرزا بێ بەڵام بێ ئی خەڵک بەڕاستیم بە ئی خەڵکی دەزانم لەگەڵ ئەوەش نیم ئەم حکومەت وەرگێت و کەس نەزانێت چی بەسەر دێ وەکو داهاتێکە ئێستا هەیە بەڵام ئی خەڵکە بۆ لە لای زەید و عەمری بێ مزایدەی پێ بکا و مۆڵی پێ بکاتەوە و شوێنی گەشتاری پێ دروست کا و منەت بەسەر خەڵکی دابکەکەون بۆ کردن ینی بۆ وابێ ینی بۆ بەڵام من ینی شتێکی کارێکی باشە
ئەمەشی نەدەویست بەڕاستی یاسای نەدەویست بەڵام ئەگەر حکومت بە دوای بیاندا دەگەر کە یاسای دەستکەی بە پێی یاسا بیکە ئەو یاساشی بۆ دەست باشە بەس کاتیشمە کەماوە بە سەبارەت بە بۆچی ئێوە دەنگتان بە پرۆژە یاساکە نەدا یاخود بە کۆی پرۆژە یاساکە بەرگە هەبووە بۆ نمونە ئێوە دەنگی پێ بدەن کە دەنگتان بە هەندێک بەرگەداوە بۆچی بۆ نمونە وەڵای ئەمە بۆ نمونە ئەوەی کە باس لەوە دەکات کە هەرچی خاننشینیان نایاسایی هەیە و هەچی بندیوار هەیە بێتەوە سەرکارەکانی یا بەسن فەسڵ بکرێن و ئەوەی تەمەنە من هەمیش بەڵێ بێگومان ئێمە دەنگ بە ئەوە دەدەین کە خاننشین نایاسایی نمێنێ باش ئێمە دەنگ بەوە دەدەین کە کەسێک 2 موچە 3 موچە 4 موچە وەردەگرێت بە نایاسایی لێ ببڕدرێ باش ئێمە دەنگ بەوە دەدەین کە چاکسازی بکرێت لە پێزی پێشمەرگەدا چاکسازی بکرێت لە خانەنشینیدا ئەوەی کە بە وەزیر و بە پلێ وەزیر و بە بریکاری وەزیر تەقاعود بوو بەڵام ڕۆژێک وەزیر و پلێ وەزیری نەبینیوە ئێمە بەڕاستی بەڵێ بەمە دەنگمان بەوان هەموو داوە دەنگمان بەوەدا کە بۆ نمونە وەزیرێک لە وڵاتە بەڕێوەبەرێکی گشتی لە وڵاتە تەقاعود بووە خانشینەکەی باش بووە بەڵام ئێستا لە کەرتی گشتیوە لای حکومت بەگرێبەستی 4 میلیۆن 5 میلیۆن کار دەکات کاکەوتمان ئەوە مەنع بکرێ بەڕاستی ئەمە بەرگەیەکە ئەنی مادەیەکی یاسایە و تەسبیتی دەنجی پێدراوە معقول نیە کاکە ئەی باشە ئەو خەڵکێک کە دەرچووی کشت و کارە دەرچووی بازرگانی دەرچووی پیشەسازیەوە ماستەری هەیە دکتۆرە هەیە بێ ئیش و کارە بە حکومت بێ عەقد لەگەڵ ئەوانە بکە سوودیان نەبینێ بۆ کەرتی گشتی بۆ نمونە ئێمە کۆمەڵەشتە بوو کە پێشنیاری خۆمان بۆ هەندێکیان ئێمە دەنگمان پێداوە و پشتیمان کردو بەڵام دەنگتان بە کۆی یاساکە نەدا دەنگمان بە کۆی یاساکە نەدا چونکە کۆمەڵەشتی تێدا بوو بە تایبەتی وەکو باسم کرد ئەوە کە پەیوەندی بە پاشەکەوتی موچەوە هەبووە باش و ئەوەی کە پەیوەندی بە کەمترین خانەنشینەوە هەبووە و ئەوەی کە پەیوەندی بە ئەو هێزانی ڕێکخرا و ڕێکنەخراوە هەبووە ڕێکنەخراو و هەندێک بابەتی کەش ئێمە کە بە پەسەندمان نەزانی و بە گشتی بە تایبەتی ئەو داواکاریانێک ئێمە هەمان بوو پێشنیارێک کە کردومانە جێی نەکراوەتەوە ئێمە بۆیە دەنگمان بە کۆی یاساکە نەداوە و پێشمان گوتن لەوێ ئێمە نەکردمان بە هەڵڵا و هەرا بەڕاستی نەباش بکە کەس نەزانێ ئێمە چی دەڵێ ئێمە بەڕوونی گوتمان ئێمە پاکێجێکمان پێشکەش کرد لە کاتی خۆیدا پێشمان گوتن بریتێ لەمە لەبەرەوەی کە ئەمەی تێدانی ئەمە تێدانی ئێستاش ئەگەر پاشەکەوتی موسە بە یاسایەک لێرە بە گەرنتی دەیجێڕێتەوە و کەمترین خانەنشینیش 400,000 بەسەرەوە دەبێ ئێمە ئامادەین دەنجی پێ بدەین ئەم هەوڵە بۆ بەڕێستان بەجێدیاڵی باش بەسەر بەرزی بەجێمان هێشت باشە با پرسیارێکتر لەسەر بەڕێزت ئێستا بەڕێزت موچەی پێشتر وا بڵاو کرایەوە پەرلەمانتاری بەڵام موچەی خانەنشینی وەزیر وەردەگری شتیوە هەیە جاو چۆن دەبێ ینی کاک حەچیم خۆی هەر کابینەیەک کە تەواو دەبێ سەرۆکی حکوومەت کتابێک ئاراستەی وەزارەتی دارایی دەکا ینی ئەو کابینەکەی خۆ وەزیرەکانی خۆی بۆ ئیحالەی تەقاعود هەم کابینەیەک ئەم کابینێش ئەو وەزیرانەی کە دەستیانە کارکێشا بوو ئەو وەزیرانەی کە لە کاردا مابوونەوە تا کۆتایی کابینەکە حکوومەت بە 2 کتابی جیا و هەر یەکەی هەر کەسەش کتابی خۆی بەجیا بەجیا ناردە بۆ گشت وەزارەتەکانی خۆیان بۆ من ئەوەی من کە من خوا شاهێدە ئاگاشم لێ نەبووە ڕەوانەی وەزارەتی کشتوکار کراوە بۆ شەنە ناردومە وەزارەتی کشتوکار بۆ زانیاریتە بۆ بەڕێستان نەگەیشتووە بەدەستم نەگەیشتووە ئەوەی من بۆ نمونە حکوومەت کتابێکی کردووە بۆ وەزارەتی کشتوکار کە فڵانی کوڵی فڵانی لەو تاریخی تا ئەو تاریخی وەزیر بووە مافیەوە هەیە خانەنشین بێ باش دوای بەراعەت الدیمە من ئاگام لێ نەبووە تەبان نە داوام کردووە و نە معاملاتم کردووە بە دوای ئەو قەزەی داچوو بووم و نە ئەو کتابم بینیوە ئەمەیان بناویتر پێشین بینیوە کە حکوومەت ینی خانەنشین بڵێن ئەوەی کە ئیستقالیان کردو ئیستقالیان نەکردووە کە ئیحالەی تەقاعود بکرێن و نە هیچ دینارێکشم وەرگرتووەتەوە خۆ کاکە بانقەیە زاو چۆن من دەوەشێتەوە ینی من لەو لای پەرلەمانتار باشە بەس موچەی لەڕووی پەرلەمانتار زیاترە ئەگەر خانەنشین بۆ موچەی وەزیری خانەنشین بێگومانێک پەرلەمانتاری زیاترە باشە با من شش کرد پێم کار حەچیم ینی حکومەت ئەمە نەزانێ خۆ کاکە ئەوە هەیە فەرمون ئەوە بانقەیە تەبان ئەوە چۆن لە ئێمە دەوەشێتەوە ینی چۆن ئەخلاقی ئێمە ئەوە ینی من بە دوو قەزێکی ئاوا دابتم بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ڕووی یاسایی و مافم هەیە ئێستا لەم پرۆژێشدا هەیە تەمە بۆ زانیاریتە کەسێک بەرەم بۆ نمونە ئەوە تەقاعود بووە حەز دەکات بچێتەوە وەزیفەی
بۆ هەیە یەکێکیان هەڵبژێت چ تەقاعودەکەی کە پێی دەدرێت هەڵدەبژێرێ دەستی وەزیفەکەی دەکات بەبێ موچە وەرگرتن چ موچەکەی بە دەگرێت تەقاعودەکەی خۆ ڕەفز دەکاتەوە بەس خۆ من ئەوەشم نەکردووە یعنی ئەگە بشم کردبا کارێکی نایاسایی نەبوو بەس بەوە ناخۆشە کە تو زانیاری نادروست و چاواشەکاری بکرێ و خەڵک چاواشە بکرێت باش دەنا بڵێم ئەم کتابانینە کتابەکان هەبووە خەڵکێک بە هەڵە تێگەیشت کە وەڵامێکم دابەوە من ناڵێم کتاب نییە با حکومە هەزار کتابیش دەرکە علاقەم چییە کە من داوام نەکردێ بە دوو دانە چوو مەریشم نەگرێ خەتای من چییە باش باشە دووە پرسیارم سەبارەت بە مەسلەی بە دیاریکراوی ئێوە بەرگیتان لە چی کرد لە پرۆژە چاکسازیەکەدا و بۆ دووهاتوو پرۆژتان دەوێت بۆ چاکسازی لە بوارەکانی تر بۆ نەوتە خاڵە سنووریەکانە بەڵێ بێگومان خۆی ئەوە یەکێک لە بەرنامەکانی کاری ئەم ماوەی پەرلەمانی کوردستان تا یەکی دوو کە بەردەوام دەبێت پەرلەمانی کوردستان باسی خاڵە سنووریەکانە من دەستخۆشی لە بەڕاستی دەکات علی حەمەد ساڵات دەکەم لەم ڕۆوە ماندوو بووە و شتی باشی کۆ کردێتەوە بۆ ئەوەی کە پەرلەمان لەسەری بوەستێ و حکوومەت ڕابگرێت کە چ لەم خاڵە سنووریانە ڕوودەدا چ گەندەڵێک دەکرێت چ قۆڕەکاریەک هەیە چوی هەندێک بابەتی بۆ باس کردم پژگیریشی بکردو ئەوانە و ئێمە لەوەدا بەڕاستیمە لەگەڵ چاکسازین با خەڵواتێ نەگا بڵێ ئۆپۆزیسیۆن بۆ لەگەڵ چاکسازی نیە ئۆپۆزیسیۆن پێش هەموو کەس لەگەڵ چاکسازیە بەڵام چاکسازی ڕاستەقینە باش و چاکسازیە کە بینی ئەوەی گەندەڵکاری بە نەهێڵێ گەندەڵی سیاسیە گەندەڵی ئیداریە گەندەڵی داراییە با کاکە با دووشت بمیرێتەوان ئەوەی کە ئێستا ئەمە کێشەکەوەی کە ئێستا دەیبینی زیاتر بڕینە لە موچە بڕینە لە موچەی خانەنشینی باش ینی دەنا ئەگەر بێ و باسی بندیوار بکرێت کە ئەوانە چارەسەر بکرێت و چاکسازین تێدا بکرێت ئێمە پشتگیری باسی دوو موچە سێ موچە بکرێت کە ببردرێت بە نایاسایی وەرگیرا بێ ئەمە پشتگیرین کاکە باسیەوەی بکرێت کە کەسێک ئەو کاتەی لە بەرامبەر پێشمەرگەدا وەکو جاش تەقەی کردووە شەڕی کردووە لەگەڵ ئێستا پێشمەرگەیە کە لەو زەباندا شەهید بووە یەک موچە وەردەگرن ینی کەسێک کە پێشمەرگەی ئێستا لە ژیاندا ماوە دەچێت لەگەڵ ئامیر فەوزێکی کۆن بەیەکەوە سڕیان کردو دەچن پارەی تەقاعود دەگرن ڕەنگی ئەمە فەرزەکەی زیاتریش بێ با چاکسازی لەواندا بکرێت کاکە 100,000 پشتگیری دەکەین ئێمە لەگەڵ ئەوانەی وە بەڵێ بێگومان ئێمە ئەوەش سارمان ناکاتەوە ئێمە لەگەڵ چاکسازی ڕاستەقینین لەگەڵ دادگەرین لەگەڵ چەسپاندنی بۆیە خۆگە داواکاریەکانی ئێمە کە بە شێوەیەکی گشتی بە قازانجی خەڵکەوە دەبوو جێی کرابایەوە ئێمە زۆر بە ئاسایی بلەبیان و نەبووی کە دەنگ بە پرۆژێ پێشترەوە زۆر باستان نەکرد لە سەنگەری خەڵکدان لەو پرۆژەی چیتان کرد بۆ وەرگی لە خەڵک یعنی بە کورتی سوپاس دەکەم ئێمە ئەوەی کە باسم کرد ئاماژەم پێ کرد لە قسەکاندا بەرگریمان لە مافی شەهید و کەسوکاری شەهیدان کردووە و سوپاس بۆ خوا جێشی کراوەتەوە و چەسپیەوە و دەستکاری موچە و خانشینە ناکرێت و بە سوودمەندیش بە موچەیەکی زیادە حساب ناکرێت لە ئیکەم ئەندامان بەڕاستی بەرگریمان کرد لەوەی کە کەم ئەندامیە خاوەن پێداویست تایبەت بە سوودمەند حساب نەکرێت ئەمە جێی گرت بەڵام بەداخەوە کە گوتمان بە لە 250,000 ئەوەکەی کەم موچەکەی کەمتر بێ سەری نەگرت قبولیان نەکرد بەرگریمان لە زیندانیانی سیاسی کرد کە چەند جار هەسەردانی ئێمەیان کرد کە ئەمەیان بە منحەب و حساب بێ نەک بە موچە حساب بێ ئەمە سوپاس بۆ خە سەری گرت و ئێمە ئەوەی ترجۆکو باسم کرد ئەوەی کە پەیوەندی بە هەموو خەڵکەوە پاشەکەتی موچە بوو قبولیان نەکرد ئەوە کە پەیوەندی بە هەموو خەڵکەوە هەبوو کەمترین خانەنشینی با 4,000 کەمتر نەبێ قبولیان نەکرد سوپاس بۆ بەڕێز عەبدولسەمەدی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ